ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەد نووریتان لێبێ. ئایا پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لەسەر بێت لە خوتبە و لە بانگەوازەکانیدا جنێوی داوە وەک لە ئێستادا هەندێک مامۆستای ئاینی لە خوتبەکانیاندا جنێو دەدەن و تەشهیر دەکەن بە خەڵک؟ ئەی ئەسحابە و خەلیفەکانی ڕاشدین کە بە سەلەفی ساڵح ناسراون سوکایەتیان بە خەڵک کردووە لە مینبەری مزگەوتەکانەوە؟ ئەم دیمەنانە هەندێک مامۆستای ئاینی دەبێتە پێشەشی بۆ ئەم بەرنامەیەمان. من پێ دەڵێم دەستت مشتێکە و قسەت نووسیوە، تۆ شاعیرنی ساکتی بێ ئەخلاقی بەدڕەوشتی نەغیرەتت هەیە نە شەرەف نە ناموسیشت هەیە. خوای ڕوون پێ بکە لەناو ئەو هەموو عاشوب و فتنەی خۆیان نەزاتماندا بە ئیزنی خوای پەروەردگار یا خۆمان لەسەری دانین یا مێشکیان لەژێر پامانە تلێقێنینەوە. داوامان کردوتمان خوایە گیان حەزەتی ئیبراهیم عەدالەتی بگەڕێتە ناو مەندەزان چی هات ئیبراهیمی دەستی ساسمان لە بۆ هات. گوتمان خوایە حەزەتی زەکەریا نەبیوڵڵا لە بۆمان بێتە ناومان، زەکەریا کوڕی عەبدوڵڵا هاتە ناومان. داوامان گوتمان سەبری حەزەتی ئەیوبمان لێ بینن، ئەیوب عەلیمانیان لە بۆ هینا. جامیعەش مؤنەسە و جامیعیش کە مزگەوتەکە مزەکەر و نێرینەیە، دایمە نێرینەش هەیەتی بەسەرمەینەیە. چاوەڕێی چ لەو ئافرەتە دەکرێت؟ مەگەر ئەو خوایە بۆ خۆی بیپارێزێت دەنا ئەو ئافرەتە سەلامەت دەرناچێت ئیلا من ڕەحیم الله. و هەموو شتێکی لەسەر مینبەر باز ناکرێت کە چی ڕوودەدا لە دانیشگا و لە جامیعە و لە کولیەکان چ ڕوودەدات. کەواتە ئەی ئەو پیاوانە ئەی ئەو باوکانەی کە کچتان هەیە تەخیریان مەکەن، بە بیانەی خوێندن تەخیری مەکە، گوناهبار دەبێت لای خوای پەروەردگار. بزانە ئەوە تەکفیریە، بزانە ئەوە لەو کەسانەیە کە دەیانەوێت وڵاتەکەتان تێک بدەن، کە دەیانەوێت خوێنی میلەتەکەتان حەڵال بکەن لە هەموو کاتێکدا، بۆ ئەوەی کەوە ئەو کۆسپە لە بەردەمیانە نەمێنێ ناو ناتۆر بە خەڵکی دەڵێن. بەبێ ئەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان بڵێ جەنگ و جیهاد و کوشتار نییە، هەڵەت کردووە تێنەگەیشتووی لە ئیسلام. الجیهاد ماض إلى يوم القيامة. لە زیناکار خراپتری ئیتە هەر بەوە کە نوێژ ناکەی تۆ لە هەموو گڵاوێ گڵاوتری ئیتە بەسە، یعنی بەسە ئیتە بڵێ لەسەر زەویە لە من گڵاوتر نییە، بەسە کە ئیتە تا ڕۆژی مردن بە خۆت نەڵێ چاک تف لە خۆتکەی. کوڕەکانمان بوون بە کچ، بەڵام لەبەرەوەی کەس ڕووی نییە بڵێ بە کوڕەکە بووی بە کچ ماشەڵڵا کوڕێکی موسەقەفە، کوڕێکی مۆدێرنەیە، وەزیر و مدیر و گزیر و مەلا و شێخ و نوێژگەر و نوێژنەکەر هەمووی ڕوتە، بەڵام کەس ناتوانێت بە کەس بڵێت تۆ وای، چونکە ئەگەر بڵێ ئەڵێن چاوت ڕشکە و پێشکەکە دواکەوتوی نەتزانی نەتفێکە. لە کوێستان و لە گەرمیان تێکەڵی و ئامێ. دووبارە سڵاو بۆ ئەم مەبەستە میوانداری مامۆستا جاسم کەلاری، مامۆستای ئاینی. سپاس مامۆستا. هەروەها سۆران سێوکانی، توێژەری بواری فکری ئیسلامی. سپاس کاک سۆران. مامۆستا جاسم، ئەگەر لە سەرەتا ئەو پرسیارە لە تۆ بکەم کە بۆ پێشەکی بەرنامەکە، ئایا پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لەسەر بێت لە خوتبە و لە بانگاوازەکانیدا بەو شێوەیە جنێوی داوە، بەو شێوەیە تەشهیری کردووە، بەو شێوەیە خەڵکی بچوو کردوتەوە مەلاڵێ فڵان کە ساقتە، مامۆسایەکی تر دەڵێ تف لە خۆ بکە، یعنی ئەم جنێوانە بۆ لە مینبەرەکانەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان. طبعا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکو فرمودەکانیە واضح یەکێک لەوانە فەرمێ ئینەما بوعثت لئوتەممە مەکارم الأخلاق، یعنی من بۆیە نێردراوم بۆ ئەوەی ڕێزی ڕەوشت بۆ ناو خەڵکی بگێڕمەوە، ینی ڕەوشتە جوانەکان لە ناو خەڵکیە زیندوو بکەمەوە، تەواوی بکەم لە ناو خەڵکیە کە هەندێکی لە ناو خەڵکا هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم جنێوی نەداوە بە هیچ نەوعە، یعنی هیچ شتێک نییە بێ بترێت جنێو ئیلا ئەوەی کە لە زمانی عەرەبیە پێ وترێت شەتم. پێغەمبەر لە کۆتایی ژیانە فەرمووی خوایە گیان هەر کەسێک کە من شەتمم کردووە، شەتم بەمەعنا دوعای شەڕ دێ. پێغەمبەر هەندێک کەس هەیە جاری وا هەیە بە صفەتی ئینسانی دوعای شەڕی کردووە لە کەسێک، فەرمووی خوایە گیان دوعای شەڕم لە هەر کەسێک کردووە بیکەرە خێر و بەرەکەت بۆی و لە قیامەتە پاداشتی بدەرەوە لەسەر، یعنی ئەوەش هەر بۆ خۆی لە شەتمەکە دەرئەچی. بەڵام لە خوتبەی جومعە لەبەرەوە خوتبە مینبەری مزگەوت دەستگایەکی ڕاگەیاندنە، پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نە تەشهیری کردو نە جنێوی داوە، حتا کاتێ ڕخنەی گرتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ما بال ئەقوام یفعلون كذا وكذا، چییە خەڵکانێک هەیە بەو جۆرە کارەکەن ئەگەر واز نێرن خوای گەورە میهرەبان عقوبەیان نەدا. یعنی ئەمانە لادەرن لە ئیسلام؟
ناتوانین ئەم کەسانەی کە بەم شێوەیە خوتبەیان ناوە من کامە نمونەیەکە ڕەنگە لە یوتوبە هەر کەسێ بگەڕێ دەیان سەدا خوتبەی تر هەبێ. کاک محەممەد من حەزەکەم شتێکت بۆ ڕوونکەمەوە ئەمانە صفاتی مرۆڤن یعنی هەموو حتا فەلسفەکان گشتی ئەزانێت صفەتی هەڵچوون صفەتی عنف صفەتێکی ئینسانی حتا فرۆی دەڵێ ئینسان بریتیە لە گیانلەبەرێکی عدوانی يعني واردة إنسان قابلة عدوانتي تيا دروز ببرامبر كسي كرخني لك حتى يعني باوري بفرويدي شيء نكبة من حموك هر كسي قصي باش بك هر كسي يكبي ما بيانصصن فيرماني كردوا كاتي الشيطان فيري أبو هريري كرد آيات الكرسي بخنا فرمي صدقك وهو كذوب فرمي شيطان راسي بيتوتوا بلام خوي دروزنا أماني مع مصايني آيني بمشي ويا ناخذ بكانا كردويانا تشيا بله طبعا وكو باسم كلام أنا صفتي إنسانين همو مروفي قابلة بو أوي هل بتشي كاتي ديت كسي ديت سنوري مقدساتي سنوري أو شتي كخوشي أوي أي بزينة كبزان دي أو كترت فعل دروسة بي أما صفتي إنسانة همو مروفي كم شتيتيايا يعني واردة للصحابة لتابعين لأتباعي تابعين لخلقي دعاء ولا ما مصاي عين الروب ده هو كاركا أقرته بو أوي كوا كسانيك هندين سنوري خوشويستكي أبزين حتى لدنيا عشق الدلدارية حتى بروسي قصي شاعر كان ك يعني مامۆستا ئەمەی ئەمان کردویانە هەڵچوونێکی دەرونیە پەیوەندی بەوە هەیە سوکات یاخود تەشیر بە مقدساتی ئەم کەسانەوە کرد. باشە مامۆستا هەمان پرسیار با لە یەکێک لە توێژەرانی بواری فکری ئیسلامی پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لێبێ لە خوتبە و بانگەوازەکانیدا ئەسحابەکان خەلیفەکانی ڕاشتین ئەگەر وەکو باشترین نمونە وەریگرین لە تاریخی ئیسلامە لە خوتبە و بانگەوازەکانیان بەم شێوانە تون بوون. جاري داوي لي بردك من زور قرقم طاعونيا تو بزور هنات من سباسكي لراستيا اقل قرينا بوسيرة يا ما خطبة جمعة مع زور بو نهاتو خطبة كاني بيغمبر نهاتو نو سيريا زور كم بلام اوي كهي الواقعي خويا وكما مسافر مي هل آياتك وإنك لعلى خلق عظيم سورة قلم وإنما بعثت لأتمم مكارم الأخلاق وش حديثي صحيحة برسيارك اللي آي بيغمبر حديثي هي مناقص بويا ما بلي حديثي صحيح حديثي بخاري بلي الله هركسك أسان نفسكم بعربي طاولة برنية الله هركسك فخري كر بباوكو بابيريوا ايوا جنيه بيبن بذكري باوشي وكنيشي ما كان كمان الله مذكر هل بنا رئيسك الله بيهني أبيه باشا بذكري باوشي جنيه بيبن وإلى آخره حديثك كسك كتوهي أم قسيكي أو قياسك الله أما بو كسك ك بابلين برامبر بباوكو بابيري فخرك أي كسك كجنيه ببيغمبر با أي بجنيه وزر خراب تري بيبي أما يك دو يعني بيغمبر محمد درودي خويا بخوي وتويتي جنيه بيبي من نال محمد وتويتي أما حديثك البخاري هاي باش علماء باتفاق علماء هرتا زور لعلماء علين هر كسي طلاق بخوا كلا بخاري هم حرفك راسك طلاقي ناكيت أما سلاني شهر زاب الله أما حديث البخاري أنجا دو علين باش بو خوا جنيه ويا ابو مجنونين كاكو شون خوا جنيه ياو مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث أو هيت أمن نعنبه من توهينته يعني تولد خواج لقرآن بيروز أجنبي لا من باسي قياسي أو باشا يعني قياسي أو باشا زور باشا هي تونية ناقل الكفر ليس بكافر باش قصي خلط اشتركم يعني لسر أم أساسانه لسر تشن قصيش يتروك لحديث ولا سيراهاتو أوان تبرير بخوانك من اللي قصكاني مع مستا باشا راس الراسية بلام كاتك أو سنوري مقدساتي أو آخر سنوري مقدساتي هو يمنيش بو من خو كافر نيم كاتك قصاكم خوشويستي او اگر پیغمبر خوشويستي به دشمنی منیش نیه يعني پیغمبر عاشق معشوق نیه لیلا و مجنون نیه مجنون عاشقی لیلا بو به پیغمبر هي مليارها كسر مركز نیه تقیمی تو بو او خطبانه چیه اما تعبيري راستقيني اسلاما نخر جهلك يعني اتناثر منبر بلاش لو خطيبانا كزوش ناس راهو بانا ينهنين لقسيك اوتي كمن كتشو مثار منبر كاسم برنامج مشتغلين همو علماء همو زور بي خطيبه كان من او نخوش نك خطيبه كان من يا ما قياده دينيه كانش وهني حزب اسلامي سياسي كانش مشكله يعني باش ما مصا كشو نصر من بهي شان دينا بو بچ مولاي ما مصا جاسم كواتا پیغمبري مسلمانان محمد درودي خوای لسر بیا وکو خود اماجو بیا ناقليك فرنيه بلام اما هناك لا خطبه كانيا لا بانغوازا كانيا جنيوي ياوا
نخير من وكو خطبة جملة وكو خطبة بلام لحديثات بس أما حديثك يشك لو حديثانك لبخاري هاتوا باش ما مصا بلام تو ما مصا شي أي تو شار زاوي بيش مشتي حديثك أو نموني بنا والله كسيش طلاق بخوا بلا مو حديثك كان صحيح بخاري راس طلاقي ناكله بله هو بابتك فقهية حزناك باش ناتشي بابتك بس كمان بازي تندو توجيه لا من بركانه بلام آية بيامة صلى الله عليه وسلم يعني بالنر بوبو تندو تيجي به بيش أو حديثك على فعيروه بهني أبيه أو تعيير لزمان عربية بمعنى وتا يعني كاريكي بيبكن يعني قسيكي بيبكن كسكبير يعني بابلين روني بكاتو كباو بابيري بريتين لعورت للنقص لأوشتانا لحالتك كاتي خلكانك هاتوا خلكانك إقطاعي خلكانك يعني معنى ما مصاصورة خلكانك ناودار أو تأويله تأويله كيف فخري كردوه ما مصاقين كيف فخري كردوه باوكو بنا مالو كسي خلكانك إقطاعي دربق ناودار برانبر خلکانێک کەوا ناودار ناو کۆمەلگا هاتوون شانازی من باوکم وایە پیامبەر فەرموویەتی فعیروه بهنی ئەبیه یعنی تەعیری بکەن باس لە نەقسەکانی باوکن کەلمەی هەن لە زمانی عەربی هەن لە زمانی عەربیە کونیەیە وەکو چۆن خۆمان ئەڵێن هین یعنی هەر شتێک عیبەی باوکی دەکات نا من پێتەڵێم ئەوە فەقێتی من خوێندومان هەن یعنی بەمەعنا باتوو بەمەعنا چووکی کوڕ ئەوە غەڵەتە هەن لە زمانی عەربی بڕۆ سەر قاموس بکە هەن لە زمانی عەربیە کونیەیە بۆ شتێکی مەجهول کە ئینسان عیبی بێ ناوی بووە یعنی ئەو شتانەی کە عیبیان تێ ناوی بوون لە یەکەین بڵێ باوکت فلان شت و فلان شتی هەیە لەبەر چی ئەمە لە باشەوە تەویلێکە لە تەویلەکانی تۆ تەویلێکی تریش هەیە مامۆستا سوهان ئەڵێ بەو شێوەیە نیە ئاخر دەی خۆی بڕۆ سەر قاموس کە بزان کەلیمەی هەن معنای چییە کەلیمەی هەن بەمعنای کینایە لە شتێکی مەجهول کە عیبت تێ ناوی بووی لە صحیحی لغەی عەربیە بمعنى صحيح حرفك معنى ذكر بياوغي نخير وانيه بهيج نوع اگر اوانيش كوتويان علين بمعنى تشوك دينك ذكر تشوك يعني شيء بلام سيركه بلام وانيه تشوك كرديتي بلام وانيه ازانم نانا تشوك بمعنى باتوتي حزناكم او لفظانه بكار بين برحل بو حزناكي او الين اول سيكه او قصي خلق لدما ودم برو لقاموسي زماني عربي سركي هن لزماني عربي بمعنى كنايه لشتكي كانسان مروف عيبي بيت نايبوا إن جاء أوان هاتون فخر وشانازيان بسر خلكان أما دفاع كرنا لحقي خلكانكي تشوساوا تو بيكسكي دولمن وناودار وبنمالدار بيت فخر كابلا من باوك أما مصاني كان قيمة جهلة أما قصي ما مصا سوران سيوكانية أم جنيوانا أم تشيرانا بله دو نقطة سوران سيوكاني وكو تيوجري جواري فكري إسلامي بله من سيكي سلكم الجا خمانة طبقات هي مثلا بونمونا 10 جاف هي شاطري هي قرج هي دوم هي تشي هي أما طبقاتك اللي ناكم الجا خلكانك زور هن أنالين بدسي خلكانكو 10 دار دين شانازيك ناس خلكو تيغمبري خاصة للوتكي جهلان بمشي ويقساكن من نعلم للوتكي جهلان من الله مرة فعلي إنسانة همو مروفي كم رد فعليه من بيم خوش بو أمش تانت كاك محمد بيش هو برسالة مليبكي كان نمونيه كتبوا بيرمون للدنياي غرامياتي دلدارانا وجوابي اول شيء مسألة بالله زور جرينجا بلام تولد وامر رد فعل مقي ميلو تكي جاهلنيه بمشي وتشير بك زور باشا ما مصا امر رد فعل شيء انسانيه خلق سكاتي بمقدس وببيروزيكاني وكرا والناتشار بمشي وهلشوا يعني ما مصايش يعني هلشوا بسيارك وي امر رد فعل نقي مي جهل وكتو باسك بو معروف كانوا بو بيلي لوتكي جهل باشا ما مصا ساخذ شكل نرد فعله نجنو ببيغمبر دراو نبكس كابرا باسي نجنا كركه كابرا بعد خلق زور هي لتمالي نجناكه او كيسال لدا بس كده كيبو من جم لو خاطر والله قوب خوا باشا ام قصيتان لي نداويو بله زور لو خراب ترجع اولا شرط فعل يا ماما صح بله جامن حسب بيم خوشه ما مصار مزقوت بوت برهم هنا الرق توندو تيجي خرافت شلون الرق سلفيه الجهاد كان دروسيا كان توندو تيجي بها منشوه خرافتيش تصوف من شو ما تم مزقوتي صوفيا كان دانشتم ملا وهابيت وسلفيتي كردو بريك بياي انجليز كرق يهود دروستي كردون اخر صالح وصوصيه يهود لشو كمحمد عبد الوهاب دروس بو دجاتي كرني اسلام شو ما تم مزقوتي سلفيا كان تصوف باهالي قبور وقور برست وكافر ومشرك تنانت زوري شان واسير كان كنابي لمزقوتي لخسر قبراني مسلماناني شاب نيجن او انا مشرك صوفي اما مزقوته يا قصاب خانيه هرجو كان يعني اما دايري استخبارات يا مزقوته برهمين لي الرقو هرشي اواني شنو تناودا زور يعني مزقوته مزقوت برهمين لي الاستاذ مزقوت برهمين لي الرقو خرافته تندو تيجيه بزوري زور بي مزقوته كان برهمين لي الرقو خرافته تندو تيجيه طبعا ايما نموني زول لو تنتري بلام لبر
احترامی شاشەکە و بینەران نەمانتوانی ئەو نمونانە هەندێک جنێوی زۆر گەورەیتە تۆ مینبەرێک کە تۆڵی بۆ ئەوە هاتووم مەوعیزە و ئەحسەن الأعمال و ئەحسەن الأخلاق بڵاوکەیتەوە بەم شێوەیە جنێو بیرە باسی عرخۆرەکە عرخۆرە ئەم جنێوی وای پێ باشە زۆر باشە من ئیسە جوابی بشتانەدەم طبعا پێش ئەو حەزەکەم بینەران و جەنابیشتان بزان کە من نهاتوو وەکو محامیە دیفاع لە مامۆسایانی یانی بکەم من کەسێکم خۆم خەڵکی مزگەوتەکەی خۆم لەوە چیسە خەڵکانێک هەبن سیرم بکەن ئەزان لە مزگەوتە چەند جار ڕخنم لە مامۆسای ئاینی گرتووە ئێستا بینە سەرەوە تۆ نەیڵی جواب دەوە من قسە ناکەم نه فەرمو وەڵام بەرەوە بەڵام ئەو پرسیارێکی لێ کردی زۆر گرنگە تۆ مامۆسایەکی ئاینی ئەڵێ مزگەوت ئێستا ڕق و ئەوە نووسیومە جەهل و تند و تیژی بەرەمێنە وەڵامی ئەوە من جوابی دەدەم ئینشاءالله من خۆمێکێکم لەو کەسانەی کە لە خوتبەی جومعە زۆر ڕخنم لە مامۆسای ئاینی گرتووە چ لە ئەتیجاهی سەلەفی چ لە ئەتیجاهی سۆفی بەوەی کەوا لە سەر منبەرێکتری تیامەکەن جنێو بە یەکەدەن قسەی خراپەکەن هەمووشیانین هەندێکیان هەن غەڵەت لەم جانبەوەکەن ئەوە با من نێم خەڵکواتێ نەگەێنم دیفاع بکەم لەولایەنە بەڵام سیرکە بۆ نمونەی ڕەتفعلەکە بۆکو بۆت باسەکەم یعنی لە هەموو لایەنەکان و هەموو شتەکان وەکو باسم کرد کەسێک شتێکی زۆر خۆشویست بووە هەموو شتێکی هەر کەسێ هات سنووری بەزان ڕەتفعلی بەرامبەر دروستە بێ ئەمە ڕنگدانەوەی ئەخلاق و هەڵسوکەوت و تربیەتی کەسەکە خۆیەتی سەر کە من چەند نمونەیەکم لە شعری شاعران بۆتان خوێنمەوەی بزانن سەرکە قسەکە من ئەوەیە پێغەمبەر هی تۆ نییە لەیل و مەجنون نییە پێغەمبەر ئەیسا من جوابی ئەوەشتە دەمەوە جوابیشتە ئەوە کە زۆر لە لەیل و مەجنون گرنگتر پیامبەر سەلەم خۆشەویستی لە دڵی موسڵمانانە زۆر لەوە زیاترە کەسێک تۆ ئازانی خۆتە منیش ئازانی خۆم ئەزانم ئازامی خۆتەی بەستم لە خۆشەویستەکەی کاتێک کە تۆ دێیت جنێو یان قسەیەک یان سوکایەتی بە خۆشەویستی منەکەی بەڵام قبول ناکەی ڕەتفعلی من هەرچەند من بۆ خۆم ڕەتفعلم بەم جۆرە نییە تربیەتم وانە عایلەم باوکم وا منی پەروەردە نەکردەوە بەڵام هەنێ مامۆسایانی چی مەبەستم ئەوەیە تەقبولمان هەبێ سوکایەتیەوەتانە جنێوی پێ بدەی هجووم کەیت سری ئەمیش لە بەرامبەر ئەو ڕەتفعلی من خۆم ئەو ڕەتفعلم نییە بەس من بۆیە نمونەت ئەدەمێ بۆیە لە نمونەی شاعران دەمێ کە ئەڵام دنیای عشق و غرامیات بریتێ لە دنیایەکی ناسک سوکایەتی یعنی تەنها لەوە ئاخر خەڵکی سوکایەتی بە ئیسلام کردووە بە ڕموزی ئیسلام کردووە بە پێغەمبەری خوا کردووە یعنی تۆ ئەتەوێ مەلایەک بێدەن بێ باشە باسی چێکەی ئەگەر ئێمە لای تۆ بڕوا بکە ئێمە لای تۆ جواب نەدەمەوە مامۆستا ئەمە بوو ئەڵێم سوکایەتی سنووری چییە بۆ نمونە من ئەڵێم ئەمە حەدیثە بۆ نمونە ئێستا یەک نمونەی بەسیطە بۆ بێنەوە هەر لەم شوێنە لەگەڵ بەڕێستا لەگەڵ مەلا عەبدولحەسیب لێرە دانیشتوین کە ئەو مەلایەکە و زانایەکە هەرچێ بێ من کابراچی دەردکابرا سەرڕوتم مەلایەک بەبێ ئەوەی لێرەیە بێ لە کەلارەوە بە هەردووکمانە ئەرشێتەوە پێمانەڵە جوەیهیل نەک جاهل نەک جوهیلیش جوەیهیلیش قەناتی سێهەمی تەصغیری ئینسانی جاهل تێگەی ئەم مەلایە چییە آخر وەکیلی خوایە من یەک قسەم کرد وتی جەنابی وتی سەربڕین لە قورئان هاتووتم بەڵێ هاتووە ئیتر ئەمە قسەیەکە پێویست بە تەفسیل ناکات بەس تۆ لێر نەپرسیم چۆن مەلاکان نوێنەری ئێستا خوان بە نوێنەری خوددا دادەنێن لەسەر زەوی نەگنیان کوڕ خوا ئیشی نەماوەسا نعوذ بالله خوا دانیشتمان تەکفیری خەڵکەکەن حەق مەلا سەید ئەحمەد لەسەر مینبەر وتی ئەوە مەلیکی سعودیە چوو ئەسفەل سافلین لەگەڵ ئەبو جەهل و ئەبو لەهەبە خۆی گرتووشەکە باشە زۆر چاک وەڵام بدەبێ کاک محەممەد نووری پێشەوە وەڵام بدەم قسەم ببڕی ڕێک ستۆدەکەتان جێ دێڵم ئەو بزانین تاکید دڵنیا بە بەڵام ئەو پرسیارەش بکەینەوە ئەوڵێ مەلاکان ئێستا وەکو نوێنەری خوا قسە نوێنەری خوان من خۆم ڕخنم لە مامۆسای ئاینی زۆرە و ڕخنم زۆر لیان گرۆ لە خوتبەی جومعەیش ڕخنم گرۆ وتومە نابێ مامۆسایانی ئاینی هەوڵ بدەن خۆیان بکەنە نوێنەری خوا یا قسە بکەن ئەم ڕخنانەی من وازەحە و خەڵکیش گوێ لێ بۆ وتارەکانیشم دەست ئەکەوێ و ئەو کەسێک کە گوێ لێ کرد ئەم شتانەی بینیوە من ئەڵێم لە محویەکێکە لەو شاعرانەی کە ناسکترین شعری هەیە لەناو شعرەکانێک کاتێ باسی ڕەقیب ئەکا ڕەقیب لەبەرەوە کاریگەری لە مەحبوبا هەیە ئەڵێ ڕەقیبە لەعنەتی عاشق دەکەی ڕەجم لە باتی سەگ دەکەی شێرێ سەمەندۆک یا لە شوێنێکە طبعا تاڵترین قسەی مەحوی ئەڵێ وا دڵ بەداغم ئەز لە ڕەقیب ئەر سەری بڕن بۆ ئەکلی لەحمی ئەو سەگە من دەبمە حەمبەلی ئەڵێ ئەگەر ڕەقیبەکەم سەر ببڕن حەمبەلیەکان لەبەرەوە گۆشتی سەگیان پێ پیس نییە سەری ببڕنە چم گۆشتەکەی ئەخۆم دەمەنەمە خوێنی ئەخۆم ئەوە یعنی مەباسی لە دنیای عشقایە ڕەتفعلی کەسێکە کە دێت سنووری معشوقی ئەبەزێنێت چۆن وارد نییە مامۆسایەکی ئاینیش قابلە من ئەڵێم ئەم ڕەتفعلانە هەمووی هەڵەیە خۆم ئەو شتم نییە ئەمەی عشقەکە بەڵام بینە سەر مزگەوت بەڵێ بینە سەر ئەوەی ئێوە نوێنەری خوددان بە ناوی خودداوە جاری وایە بڕیار دەدەن بەڵێ ئەم قسە واقعەکە لە بەر چییە هۆکارەکە ئەگەرێتەوە بۆچی لەوانەیە جەنابەت بڕۆتە سەر ئەوە پێشتر چەندێک مامۆسای ئاینی گەورە هەبووە
کە توانیویانە گۆڕانکاری لەسەر کۆمەلگا بکەن توانیویانە لە کتێب لە نووسین لە چی مزگەوتەکان شاعرانی وەکو نالی و مەحوی و مەولەوی و پیاوانی گەورەی وا پێگەیاندووە لەو پرسیارێکی گرنگی کرد وەڵام بەرەوە ئەوە وەڵامی ئەوە دەمەوە ئەڵێم ئیسە بۆچی هۆکاری چییە ڕاستم لە مزگەوت هەنێ مزگەوت هەنێ مامۆساهن لەبەر نەفامی و نەزانی خۆیان چی ئەکەن یعنی ڕق و خرافەت و دژایەتیکردن و ئەمە تێنەگەیشتنە لە ئیسلام لە ڕاستیە ئەم کارش هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مزگەوت پراوێز خراوە لە کوردستانە خەڵکانی پسپۆڕی بۆ دانانن خەڵکانێک هەیە مەسەل بۆ مامۆسا پسپۆرەکان قسە ناکەن پسپۆر نییە مەلا عەلی خان پسپۆر نییە چه پسپۆر نازانم سەرکە هەندێک مامۆساهن مەسەلەن من ناوێنم بۆی تێبگەیت سەید ئەحمەد ئەندامی پەرلەمانە ئەندامی سەرکردایەتیە گرتوو بووە مەلا عەلی خان خۆ دەزانی سەلەفیەکی عالمە مەلایەکی تو پارتی هاوڕێکی خۆشەویستم حەزەکەم بزانی بەڵام ئەمە حەقیقەت ئەبێ پەنجە بخەیت ئێمە لەوەتی هەین بەمە تێک تۆ لە ژیان تەرجینە و نادەی نەخێر لە ژیان تا مەسەل ڕەتفعل نییە کەسێک بێت مەسەل جارێ سارە لە یەخڕی ئێکێک ئێوە بداتە پێشتا یعنی هەموو مرۆڤێک هەڵچوون ڕەتفعل ئەمە ماهیەت و پێکاتی مرۆڤ خۆما تووڕابم ئەوە قسەیەکە بەڵام تۆ مەلایەکی زانایەکی قودوەیەکی لەسەر منبەری پێغەمبەر خۆت بە جێگەی پێغەمبەر زانی من دیفاعی لێکم بەڵام شتێکی باشە بەس ئەڵێم ئەمە صفەتە مرۆڤیەکەیە کە هەموو فەلسەفەکان و هەموو زاناکانی تۆ جاهیلێکی مامۆستا لەگەڵ ڕێزمان جەناب بناڵم فەرقمان ئەزانی چییە جەناب بناڵم ڕاستە جاهیلە کە تووڕە بوو جنێو ئەوەتی خۆ تۆش کە تووڕە بووی تو جنێودا بارەکەڵڵا فەرقەکە ئەزانی چییە فەرقەکە ئەوەتانێ من جاری وا هەیە کە تووڕە بووم کە میزاجم تێک چوو کۆمەلە لە خانەکانی عەقڵم ڕاگیرێ قسەی خراپەکەم بەس معنەوە نییە من جاهیل و نەفام و نەزان و ئەو مامۆسانە سلوکەکە دی جەهلە ئەو سلوکە لەلای جەهلە ئەوە تربیەتی کەسەکە خۆیەتی من خۆم لەگەڵ یانیم ئەو کەسە دێتە منبەر ئەوانە جاهیلن من ناڵێم جاهیلن من ئەڵێم ئەو صفەتانە صفەتی جەهلە ئەو صفەتان من ئەڵێم صفەتی جنێودان صفەتی جەهلە بەڵام ئەوانەیە مامۆسایانە بەم ئوسلوبە ئەمە صفەتێکی جەهلە باش ئەوەی مامۆسایانە من ناڵێم ئەمە مامۆسایانە جاهل من ئەڵێم ئەم مامۆسایانە مامۆساگەلی بەڕێزن ومێ دەکەم خۆی بەرمێرەبانی یارمەتی من و ئەوانی بەکار نێرین من ئەمە ڕەت فعلی مرۆڤە هەموو کەسێکم صفەتەی تیا هەیە هەڵ ئەچێل ناکای کە جاروێ جنێو بە مناڵەکەی خۆیدا جنێو ئەمانە بەڵام لە منبەری مزگەوت مامۆستا من وەکو سۆران ئەوان چەند ساڵە مناڵی گەورەمێ یەک مناڵم بۆ بێنێ ڕۆژێک لە ڕۆژان یەک شەقازلم لا یەک جنێوم پیاابێ لەو پەڕی تو ڕەبوو منیشەوە مناڵەکان لەگەڵ خۆی نارتین خێزانەکە مناڵەکانم بیانێ سێ ساڵە فەیسبوکم هەیە یەک جنێوم بۆ بێنە ناو هەزاران جنێو هەزاران جنێو کە دەرەنیش بێنە پێ بۆی پرسیارمە لێ بکرێ بزانە ئەمە صفەتی مرۆڤ یا صفەتی مرۆڤ نییە دەی خەڵک لە سەتا دەی خەڵک آخر دەی قدوە و غێری قدوە ئەم صفەتایەتە چەنەها قاعدە ئەمانە تعبیرە تەشریعیە شەرعیەتی پێ من شەرعیەتی نادەینێ من ئەو شەرعیەتی پێدا ئەمانە تعبیرە لە ئیسلام منیش ناڵێم تعبیرە لە ئیسلام من غەڵەتە تعبیرە لە ئیسلام ئەمانە تعبیرە لە ڕای خۆی بەرامبەر ئیسلام ڕای عولەماوە تەنانەت ئیبن تەیمیەش ئێستا زۆر دقەکانم لەبەر نییە بەم سەرێکی یەک دقی ئیبن تەیمیەت بۆ مامۆستا خۆی زانێ ئەڵێ بیدعەچی بەس خۆ مامۆستا نەسەکەم پێم مەڵێ نازانم ئێستا لەکوێ مشکلەم نییە بەڵام خۆت ئەیزانیت ئەڵێ بیدعەچی ئەگەر تەشهیری بیدعی کرد ئەگەر بیدعەچی بوو ئەبێ بیکوژیت چەند جارم قسەم کردو بەس ئێستا دقەکە نازانم لە چی سەفحەکە ئەگەر بۆت نەکوژرا ئەبێت تەشهیری پێ بکەیت جنێ و بوختان و تانە لێدان بۆی لە ناو خەڵکای بیشێنی یاخود هەجری بکەیت مەسەلە هەجر زۆر باشە من جوابیم قسەی جەناب بەڵام تۆ جوابی ئۆپسیانە بۆ هۆکاری دروستبوونی کۆمەڵی مامۆستا کە ڕق و خرافەت و ئەو شتانە دروستەکەن من ئەڵێم هەیە هۆکارەکە گەڕێتەوە بۆ مزگەوت پەراوێز خراوە ئەوم باس کردووە پەراوێز خراوە گرنگی نادرێت خەڵکانی ناپسپۆڕ ڕەخەنە ئەوێ ئەوڵەمای بەرزەوەی بۆ باسەکە مامۆستا من پێت ئەڵێم من ئەڵێم ئەوانە مەکەرە معیار بەسەر پەراوێز پەراوێزەکە لەلایەن حکومەتۆیە لەلایەن وەزارەتی وڵا ناپسپۆرەکان جنێونان مامۆستا نا وانە من پێت ئەڵێم هەر کەسێک سەلەفیەکان حیزبەکان جنێوان زۆر بێ زۆری من پێت ئەڵێم ئەوە با من جوابی ئەو قسە بدەم مەسەلەی قسەی ئیبن تەیمیە باشە مامۆستاژیان بەر لەوەی جوابی ئەو قسەی بیتەوە دەچینە و چانێکی کورت و پاش و چانێکی کورت دێینەوە لاتان دووبارە سڵاو مامۆستا فەرموو پێش وچانەکە ویستە قسە بکەی مەسەلەی ئەو کۆمەڵی قوانینیە لە مەسەلەی ئیعدامکردنی کەسێک
شتێکی هەیە ئیعدامەکرێ ئەوە مەسلەی یاسایە لە کاتی حکوومەتی ئیسلامیە مامۆستا باسی ئیعدامیە داوا لێبرنێک ئەڵە بیکوشە خۆت ساڵح فۆزانیش ئەڵێ ئەگەر ڕەفیقەکەت مۆزەف بوو لەگەڵ تانێژ نەکرد بیکوش مامۆستا ئەگەر ساڵح فۆزان یا ابن تەیمیە قسەی وا بکەن ئەم قسەیە زۆر مخالفی ئیسلامە بێگومان شتی وان ناڵێن هیچ زانایەک ناسی قسەی نانە ساڵح فۆزان هەر فۆزان ناسی قسەی ساڵح فۆزان من ساڵح فۆزان پرسیارم لێ کرد ئەڵێ ئەو ئاەت پیامبەر ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده ئەڵێ ئەو فليغيره بيده بۆ سوڵتانە بەس سلطان بۆ هەیە تەغییر بەدەستکە نەک بە کوشتن حتا بۆت نیت وەکو چۆن شارەوانی بۆی هەیە مەسەڵەن هەر کەسێک زیادە ڕەوی بکە زەرەرێکی مادی لێ بدا ئەوانە گەڕێتەوە بۆ سوڵتان ساڵح فۆزانی شوان ناڵێ مامۆستا لەوە چێت من ناڵێم جەنابەت بەس دیار بێگومانیا لێ تێنەگەیشت یا تێکەڵیەکەی مامۆستا نەسی فتواکەم لایە نەسی فتواکە هیچ کەسێک ناڵێ هاوڕێت لە پاڵ تا بکوژە هیچ زانای هەر زانای وای تۆ غەڵەت ئەوە مەسەلەی قانونی حکوومەتی ئیسلامیە واز لە قەتلەکە بێنە من باز لە تەشهیر و جنێو پێدانەکەیەکەم هیچ ناڵێ جنێو بدە بەس مەسەلەی ابن تەیمیە مەسەلەی ابن تەیمیە غێری ابن تەیمیە هەر زانایەک لە زاناکان کاتێ باس لە کەسێکەکەن لە نەما حکومی قەتلە ئەمە لە حکوومەتی ئیسلامیە تۆ چۆنی سە حکوومەتی کوردیمانەیە پەرلەمان دانیشێ یاسایەک داناڵا کەسێک سوکایەتی بەرامبەر ئاڵای کوردستان بکە باش وای پێکرێ عنف تند و تیژی بەرامبەری بەکاردێن ئەمە یاسایەکە لە بەڵام ئەگەر حکوومەتی ئیسلامیمان بێت حەدیثت لە بوخاریا بۆ هێنم بەڵێ ئەو حەدیثانە ئەوانی کەوان منکر ئەگۆڕێ مامۆستاگیان لە کاتی حکوومەتی ئیسلامی بەڵێ کابرای کوێر کە ژنەکەی جنێوی بە پێغەمبەردا بەڵێ پێغەمبەر حکمی قەتلیە یا خۆی کوشتی و دوای هاتەوە بەلای پێغەمبەر ئەوەیان یەکێکە لەو ڕووداوانەی کە پیامبەر ئیقراری کردووە لە دوای ئەوەی کە ڕوویداوە مامۆستا حکم لە پێش کردووە حکم لە پێش تەنفیزە تەنفیز لە پێش حکم وایە ڕاستە ئێمە سەیکرد آخر ئەم قانونی کە جەنابەت تەطبیقیەکەی تۆ دێیت محکەمەی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەردەمی یان ئەو کاتە خەڵکی کوشتە و دوای چۆ بە پێغەمبەری تۆ یەک جار ئەو شتە بووە ئەمە یەکێکە لە ڕووداوەکان یەکێکە لەو ڕووداوانە وارد سەیکە کاک محەممەد نووری ئیستا ئێمە بین قانونی رووسیا یا قانونی بەریتانیا لێرە محاکەمە بکەین بە قانونی کوردستان ئەوەی کە لە مینبەرەکانە زۆر باشە من داوا لە دەرێنەر دەکەم ئەو دیمەنی مینبەرانەمان کە هەندێک مامۆسای ئاینی تەشیر دەکەن بۆ دووبارەکاتەوە هەر کاتێک ئەگەر ئێستا هەبوو وەڵامت هەبێت تا بەڵێ وەکو باسم کرد بۆ حازرە بە ئەومان بۆ دووبارەکاتەوە بۆیە لەسەرەوە قسە بکەین باش من پێ دەڵێم دەستت مشتێکە و قسەت نووسیوە تۆ شاعیرنی ساکتی بێ ئەخلاقی بەدڕەوشتی نەغیرەتت هەیە نە شەرەف نە ناموسیشت هەیە خوای ڕوون تێ بکە لەناو ئەو هەموو عاشوب و فتنەی خۆیان نەزاتماندا بە ئیزنی خوای پەروەردگار یا خۆمان لەسەری دانین یا مێشکیان لەژێر پامانە تلێقێنینەوە داوامان کرد گوتمان خوایە گیان حەزەتی ئیبراهیم عەدالەتی بگەڕێتە ناو مەندەزان چی هات ئیبراهیمی دەستی ساسمان لە بۆ هات گوتمان خوایە حەزەتی زەکەریا نەبیوڵڵا لە بۆمان بێتە ناومان زەکەریا کوڕی عەبدوڵڵا هاتە ناومان داوامان کۆت گوتمان سەبری حەزەتی ئەیوبمانەوە بینن ئەیوب عەلیمانیان لە بۆ هینا جامیعەش مؤنثە و جامیعیش کە مزگەوتەکە مزەکەر و نێرینەیە دایمە نێرینەش هەیەتی بەسەرمەینەیە چاوەڕێی چ لەو ئافرەتە دەکرێت مەگەر ئەو خوایە بۆ خۆی بیپارێزێت دەنا ئەو ئافرەتە سەلامەت دەرناچێت إلا من رحم الله و هەموو شتێکی لەسەر مینبەر باز ناکرێت کە چی ڕوودەدا لە دانیشگا و لە جامیعە و لە کولیەکان چ ڕوودەدا کەواتە ئەی ئەو پیاوانە ئەی ئەو باوکانە دووبارە سڵاو مامۆستا ئەوانە ودی ئەمانە ئیتر تەشیر ئەگاتە حاڵەتی تەشیرکردن بە هەنێکی تەشیر نییە ئەوەی دکتۆر عەبدولواحید ئەوە باسی بابەتێکە کاکاتی خۆی منافەسەی لەبێن کەلیمەی مذەکەر و موەنەثە ئەوە شتێکی ئینە زۆر ئاساییەکە بەڵێ باش منبەری مزگەوت تەئسیری هەیە ئێستا لە عالەمی ئیسلامیە و بەشێک لە داخرانی عالەمی ئیسلامی دەگەڕێنەوە بۆ وەی مزگەوتەکانمان بەرەو داخرانە ڕۆن بەرەو تونند و تیژی دەڕۆن بۆ لە عالەمی ئیسلامیە قاعدە سەرەڵایە تالیبان سەرەڵایە داعش سەرەڵایە دوای داعش خەڵکی تر سەرەڵایە ینی بۆ لە عالەمی ئیسلامیە گروپی مسالم و متەنەویر دروست نابێتەوە بۆ ئیبن ڕوشد و محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی دروست نابنەوە وازم پێشتر ئاماژەشم بەمەدا لای لە مجتمعی خۆمانی سەحالیان لەبەر ئەوە یعنی ئەم جوابێکی سیاسی هەرچەند بۆ من بەڵام زیاتر لەبەرەوەی سەرکردەکان زیاتر مەشغوڵی مەلەزات و ژیانی خۆیانن و ئەوانە سەیطرەی عالەم سیاسەتێکی جیاوازین ئیتر بۆ خۆی مزگەوتەکان ئیهمال کراون کە ئیهمال کرا خەڵکانی ناپسپۆر خەڵکانێک ناشارەزا ئەشنە جێگەی خۆیان ئیهمال کراوە ئیهمال کراوە خەڵکێک بە معنای کەلیمە پێ بگەێنن خەڵکێک بە معنای کەلیمە پێ بگەێن ئەمە خاص بێ بۆین کۆمەڵە دەورات خاص کۆمەڵە تەنبیهات و کۆمەڵە ڕێنمایی بۆی بدەن خەڵکی چاک بخەنە جێگەی بۆی جنێو نەدا پەیامەکەی خۆت گەیشت بەڵێ
پرسیارەکە بەنەوەی تر عالەمی ئیسلامی بۆ بەرەو داخران ڕۆشتووە بۆ ئەم مینبەرانە ئەوەندەی کەسانی بەشێکی زۆری کەسانی بەرەو داعش دروست کردووە کەسانێکی دروست نەکردووە هاوشێوەی محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی ئەوانە پرسیار دروستکەن لە دین ڕێگەم بە یەک نمونە بێنمەوە مامۆستا حەزەکەم و یەک وەڵامم باتەوە جەناب شێخی خوێنی و بیستووە کێ خوێنی کە محەدیثێکی گەورەی میسرە بەڵێ ناسی باش جۆ لەم قسەیە بگرە کە لە یوتیوبا هەیە ئەم ئێوارەیە ژیۆم دەکردوت ئەڵێ مشکلەی مصر اقتصادی نییە مشکلەی مصر نەبوونی جیهادە ئەگەر حکوومەت قرار بە هەر ساڵی پەلاماری وڵاتێ با بچێ کەنیزەکی لێ بگرێ کۆیلەی لێ بگرێ ماڵەکانیان بێنە تەوزیعی کا بەتر خەڵکە یاچێک چوار کەنیزەکی بەرەکەوێ پێنج پیاوی بەرەکەوێ ئەوەنە سەر مەڕی بەرەکەوێ مشکلەی اقتصادی نەما باقی وەسەلام وعەلەیکم السەلام ورەحمەت الله وبەرەکاتوه ئەمە یەکێکە لە عالمە گەورەکانی عالەمی ئیسلامی لە حەدیث و محەدیثە مامۆستا خۆی ناسی تۆ باسی محەممەد عەبدەی چین بووەکەی باسی ئەفغانی چین بووەکەی باسی کەواکیبی چۆ کەوکەبەکانی تر تەواو ئەوانە نەمان ئێستا سەلەفیەت دنیای خواردووە یا سەلەفیەت یا ئیسلامی سیاسی هەردووشیشان توندڕە و هەردووشیان هەڵچوو دایم هەمومان قسەکانی مامۆستاکرێکارمان بیست هەر کەسە جنێویە یەک فیشک بنێ بەسەر بیکوژە بابوو کوژنەوە باشە ئێستا مزگەوتەکان چی بەرهەم دێنن درێژگەلەوسیە خاڵی کە لەگەڵ ڕێزما کە هەمومان خەڵکی مزگەوت بووین و ئاهلی مزگەوت بووین و ئاهلی مزگەوتین زۆربەی زۆری مزگەوتەکان جال و خورافەت و داعش بەرهەمێ هەموو داعشەکان لە مزگەوتا گەورە بوون ناتوان بڵێم بیر بەعزێکیان لە سجنەکانە لەسەر دەستی ئاهلی مزگەوتەکانە گەورە و مامۆستا با قسەی تر بکەم من خۆم لە مزگەوتا پێم وتراوە کە من ناڵبووم گەنج بووم تۆ چۆن بە قسەی باوکە دەکەی باوکە وەکو باوکی حەزرەتی ئیبراهیمە ئەی نازانی ئەبوو عوبەیدە لەسەر لە پێناوی ئیسلامە باوکی خۆی کوشت ئەم قسەی سەدان جار لە مزگەوتا پێم وتراوە وەڵام دەبێت طبعا بۆ دیفاع لە مزگەوتان من چۆن دیفاع لە مزگەوت چۆن ناگەم تۆ هەڵم منێ من پێویست ناگە نانە مامۆستا بەس ئەوە باسیەوە کاڵە زۆربەی مزگەوتەکان ئەم جملەیە مامۆستا بەڕێزایەتی بەرامبەر مزگەوت ئەڵەم زۆرینەی مامۆستا ئەڵەم زۆرینەی تەمانەوەی کە مزگەوت کردوێتی وەکو نازم ئاگای لێ بۆ ئاگای لێ بۆ ئەوەی لە ئیسلاحی بینی ژن و پیا ئەو هەموو کێشە ئەو دوای باسی هەیە ئەو شانە هەموو ئیسلاح ئەو دوای باسی ئەخلاق جوانە ئەو هەموو تربیەتی کە مامۆسایانی ئاینی فێری مناڵیەکەن لە دایک و باوکیان بگرن ئەو هەموو سلێ ڕەحمە دروستیەکەن لە بین خزم و کەسوکارە ئەو هەموو ئەخلاق جوانی لە مزگەوت بڵاوە بێتەوە تۆ دێی کۆمەڵێک قساڵە بنەسەل بۆ نمونە کەسێک دێنی لە ئەبوو ئیسحاقی حوێنی هەر کەسێک کە منیش بڕۆ میسە بکەومە ناو مافیاکانی ئەمریکا بێنم ئەمریکا دەرەکەم بۆ نازانم چی ئەمە عالمە مافیا نیە بۆ مافیایە تۆ نا یەکێک لە محەدیثە گەورەکان مەبەستم گروپی مافیانیە مەبەستم خەڵکانێکی سیاسی هەیە کە خوێنی مەلاین خەڵکی ئەمریکا جاهیلە مەبەستم ینی ئەخر ئەزانم ئەم ئیطلاقەمی شەتوانم بەس مەبەستم چییە لەمە مەبەستم وەتانێت تۆ دەیەکەویتە ناو ردود فعلی من بۆیە لە ئەوڵە سەرەتا تەرکیز قسەی سەلەفیەکانی بووێن مۆیەکی لەوە باشتر نییە من ئەڵێم ئەمانە فعلی مرۆڤن بەشەرن لەبەرەوەی مە ئەدامان زۆرە لە 190 چاکە پێشکەشین لە 100 لە 100 هەرچی قسە جنێوە ئێمە خوتبەیەکمانێ لەم پەر بۆ پەر باسەکەین لەناو ئەم وتارا کاتێ باسەکەین بۆ خەڵکی نابێت لە سەرەتا تا ئاخیر بەس باسی تارات و دەستنوێژ بکەین لەناو کاتێ باسی بابەتێکەکەین لە ناوینەکانت نمونە دێنینەوە نمونە بە نمونی عقلی دێنینەوە ما بەست من دیفاع لەوە کە مامۆسا من وتم پێت ئەوە شتێکی باشە من لە مامۆسا بەڕێزانە ئەم قسانیان باسی جیهادەکە و هەمووش ئەوانە غەڵەت نەبوو ئەو باسی جیهادەکە مەسەلەی جامیع و جامیعەکە بۆی خەڵک غەڵەت نەگەێت عەبدولواحیدەوە هیچ نییە قسەکانی ئەم جارێک کە دیفاع لە داعشەکە مامۆسا ما بەستم سیرکە من حقم لە دیفاع لە داعش من باسی هیچ گروپ و سیاست و شتە ناکەم بابەتەکەمان باسی عنفە لە مزگەوتە ئەوەی دکتۆر عەبدولواحید باسی مەسەلەی منافەسە بین مذەکەر و مؤنەث ئەوەی دکتۆر عەبدولەطیف ئەسڵەن شتێکی ئیسلاحیە باسیەکە من ئەو ئیسلاحی بەوەی کە ئاڵێ ڕێگامەیە کچەکانتان بە بیانووی خوێندنەوە بڕۆ شارەکان کەی واڵ ئەڵێ ئێمەوەمان جۆریە بوو نانە وا تێگەیشتم لە قسەکەی وتارەکەی لەم پەر بۆ پڕ ئەڵێ پەلە بکەن لەوەی بیان دەنەشوو بۆەوەی ئەکەونە ناو ئەو فیتنە و موسیبەتە لەوانەیە خوا بەس خوا ڕەحم کات تووشی و فیتنە گشتی ئەزانین چەنەها کێشەی ئەخلاقی ڕووداوە چەنە ئەوە ئیسلاح مامۆستا دکتۆر عەبدولەطیف فەیڵێ هیچ کاتێک ئەوە هەجومکردنە سەر خەڵک نییە و ئەوانە هەجوم نین ئەوانە ئیسلاح و هەمووی ناڵم ئەوەی جنێوە ئەو قسانی کە جنێون ئەو قسانی کە جنێون قسەگەلێکی ناشرین من داواکەم لە مامۆستا بەڕێزەکان ئەو مامۆستانەی کە گویان لێمە ئەم قسەی منە وەکو کوڕێکی خۆیان وەربگرن من ئەڵێم ئەم قسانە قسەی جوان نین باشتر وایە بۆ ئێمە وەکو مامۆستای ئاینی لە جاتی جنێو بێن ڕەدی بدەن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن یەهود جماعة يهود هاتن ولا پیغمبر خدا صلی الله علیه و السلام علیک پیغمبر فرمی و علیکم دایک عایشه تو ربو فرمی و علیکم السلام و لعنة الله فرمی دایک عایشه فرمی عایشه بوچی بیان الله و لعنة الله بو لعنة الله کی یعنی
پیامبر صلی الله علیه و القرآن لعنتي لكردون ما بستم بۆچی من غضب الله عليه ولعنه وأعد له جهنم ئەو لعنەتە ئەوە هینێکی خوا خۆیەتی مەسەل بۆ نمونە چۆن بۆ نمونە کەسێک لە دنیا لعنة الله على اليهود کەلیمەی مەسەلەی کەلیمەی لعنە باشە ئەمە بینە سەرەوە ئەوانە هەنێشی ئیسلاحین ڕەنگە ڕەد فعلێک بێتون بێ ینی مامۆستا سۆران بۆ کەسێک کە دەڵێ فلان وایە و سوکایەتی یاخو تەشیر بە دینەکات پێڵە نەمە ئازادی و باوەڕی بە ئازادیە بەڵام بەعکسەوە کەسێک کە ڕەد فعلێکی مامۆسایەکی ئاینیە بۆ دەڵێن قد نەموتۆ ئەوەی تەشهیر بە دینەکە چەند پۆستیش چەند مەقالیشم لەسەرەوە نووسیوە تکایە دین لەناو ئەم کۆمەڵگەی ئێمە بۆتە کللتور یعنی لەناو کرۆمۆسۆمەکانی تاچی مسلمانی ئێمە دین هەڵکەنراوە تایەتی قسە بە دین مەڵێن ئێمە دینمان فەوتاوە ئێستا خەڵک خوا نەماوە لای خەڵک ئێستا خوایکی ڕقاوی خوایکی جەلات خوایکی پیاوکوش خوایکی قامچی بەدەست تۆ سەیری کچە بکەیت لە پشتە ملە بە تۆ قسەیە بکەیت کفرەکە و ملی لێ بکەنەوە خوا بووە بەوەی ئێستا لای خەڵک جاران لای خەڵک لای خوا غەفور و ڕەحیم بوو ئاشتەوایی چیە هۆکاری بوو ئەو وێنەی خوا زانانی سەلەفی مەذهبی سەلەفی و مەذهبی ئیسلامی سیاسی ئەم دوان هەردووچی زانانی کۆنی ئەمە چەند جار ئەمەم باس کردەوە کابراژی مێزەرسپی و کۆن مامۆستایە پیاوێکی باشم مناڵی لەگەڵ مناڵی منایەریە کرد خۆی لەگەڵ مناژنی بۆ هێنای وانە ژنی تەلاقەیە سوڵحی ئیجتیماعیە کرد تەنانەت شۆڕشەکانی زۆربەی لە مزگەوتەکانمانەوە دەرچوون ئەدیب و زانا و فەیلسوف بوون طبعا بەشێکی ئەو ئەدەب و زانا و فەیلسوفای ئەوە نیە کە ئەوانە مەلان وەختی خۆی مرکزی خوێندەواری تەنیا مزگەوت بووە خۆشوێنێکی تر نەبووە مەکتەب نەبووە مەکتەبی ئەهلی نەبووە هەرچی دەرچووە لە فەزلی کەم ناکات مامۆستا مزگەوت پەروەردەی کردەوە باسی مزگەوت من باسی کەم کردنەوە ناکەم باسی وەصفی حاڵەتێکەکەم متدينش بون شاعريش بون شيخ رزاي طالباني الشعر فاضحة كان يبينين وصوفيشة بلا مثلا ما مساعدش السلفي قصيك بنوع يبكى يقصر تكفير دكا الشعر يقبل توزي غزالي فيها تفسيق دكا باشا كاك فارق قصيش روتي ملا نابق قصة أدبابك طبعا قصة كاك فارق راسته ما بس ملا أديب نية او ملا عليك ببي شرع ادب على كاتب ملا بيزناك على سر هم اموري حياتي قصيها بها بيقومان باش مامۆستا مەلاکانمان لەسەر هەموو ئومورێکی حیاتی قسەیان هەیە یعنی مەسەرەن لە مینبەرەکانەوە باسی هەموو شتێک کراوە ممکنە باز بکەی هۆکاری هەیە مامۆسایەکی ینی سەقافەتی مامۆسایەک لە مامۆسایەکی تر ئەگۆڕێ فەرقی هەیە مەسەل بۆ نمونە من زۆر احتیمام بە جانبی شعر و ئەدەب هەیە زۆر شعرم لەبەرە زۆر ئەدەب شعر بەکاردێنم یا مەسەل بۆ نمونە من ماوەیەک تەسلیحی کۆمپیوتەرم کردووە لە دوکانی کۆمپیوتەرا بووم مامۆستا بەڵام جاری وایە مامۆسای بەس من باس لە علووی هیمەتەکەم بۆ گەنج قساکەم چۆن گەنج بەرز بێتەوە ئاماژاکەم بەوەی کە ئەو کەسەی کۆمپیوتەری دروست کرد ئەو معنای وایە باشە بەڵام مامۆستا مەسەڵێ وا ئێستا ئەوروپا و ئەمریکا بەرەو ئیسلامیان یعنی هەندێک شت بڵاو دەکرێتەوە کە دەچێتە حاڵەتی ئەفسانەوە ئەچێتە حاڵەتی گومانکردنەوە والله تر وەکو پێتم وت ئەوە هەر کەسێک گەرێت و بە سەقافەت و وێنی خۆی ئیسا ئەم کەناڵە ڕاگەیان ناهەیە یعنی هەموو بەرنامە پێشکەشکەرەکان هەیە ئەخلاق و یەک بنەمایان هەیە سیارەکە ئەوەیە مامۆستا منبەری مزگەوت لە ئێستادا چۆن منبەرێکە من ڕەخنەم زۆر گرتووە لە منبەری مزگەوت بە پێی ئەوەی کەوا يعني لا رخنة لا تو من بري مزقوت شونه من بري مزقوت بعام جاي كباب الله كرنوي اخلاقي جوان فير كرني خلق دور خصنوي خلق لا باخلاقي فساد لا رزنا قرن لا جورو بتشوف دايكو باوك مفهومي باخلاقي وفساد لا تو مفهومي هكا باخلاقي فساد يعني مثلا اوي لا يتوم ببوره باخلاقي رنقه لا يشك بريتينا بها شكا باخلاق وشي نسبيه باش درو كردن باخلاق بالنسبه يعني هيك كاس الاشياء تاريخ انا يتو من بر فيري خلقك قال درونك راس قوي اخلاق جوانيه هيك كاس كم شتينا يتو وانا سايق المسجد خوي شاكا كاري من بر خوي دروبك اي هو كاسكي دروكا من بيطلع محمود جاكيت شلون من بر دروكا والله او زور بي ملا كانوا زانا كان مانو داعيه كان يشبان بوقي عندني اسلام بنابنا بردرو تو كاتي علي زوربي كاتي علي زوربي يعني ما تعميمك زور تو بيت داتات لبردن بي لا زوربينا خلك من بيتلم وارده قابله انسان او جمله شي كي تو وزياتر بقات مثلا بوي جواني اسلام سلم يعني حديثك ايماني ضعيفه نيه او كات حديثك صحيح لا امرك دو مثلا فلان كوري فلان ماركز واي برامبر بيغمبر برنامج شو واي الكاك ام قصانا مصدرك مبري مصدرين نییە شتێکەکە گەڕێتەوە بۆەوەی کەسێکیان داناوە هەکبەی چۆڵە شتی پێێنێ بۆیە دێتە گەڕێت بەداوام شتانە من وەکو باسم کرد واردە لە مزگەوت تا خەڵکانێک هەیە ئەگەر قسەکەم لە تاریخی ئیسلامە سەدان هەزار حەدیثی درۆ دانراوە پیاوانی چەک داناوە
باش يعني زانان مثلا تو چۆن پیاوانی تعمیمانە تۆزێ من نازانم تەقەبول ناکرێ لام یعنی چۆن پیاوانی چاک داینەوە ئەگەر بەدڵ نەبوو قسەکەم دوای نوحی کوڕی ئەبوو مەدیانە بیستووە لە تاریخ پێشێکە لە عولەما و زوهەدا و پیاو چاکە هەرە گەورەکانی بەسرە وای لەسەر مەرجە ئیعترافەکە ئەڵێ 10,000 حەدیثم بەناوی پێغەمبەرەوە داناوە باش بەسەوانە لە کوتوبی زاناکانە ئایا هەڵ لە بابی جەرح یان لە بابی تعدیل یعنی ئەوانە نەخۆشن ئەوانە کەس پێ ئەفەرمێ هەر کەسێ درۆم بەسەر بکات جێی خۆی لە ئاگری دۆسترەوە لە پێ پیاوی چاکە باشە قسەکە تاوکە کەوتیان تۆ چۆن بەدەم پێغەمبەرەوە درۆکەی لە کاتێکا پێغەمبەر فەرمەتی من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار ئەمە حەدیثێکی متەواتیرشە نەک صحیح بێ متەواتیرە یعنی بەڵێ وایە مامۆستا خۆی تێگا وەختی نییە ئەڵێ أنا أكذب له لا أكذب عليه أكذب له لا أكذب عليه يعني من دروي بوكم نك دروي لسر كم ندجي لا بياو تشاكي خويا عنده هزار حديثي يجنب كان جدا ذاك يجنب هزار حديثي هاتشي أحاديثي ترغيب وترهيبة باشا ضعيفة أمانة زادي أو أقلا باشا أمانة أما مصاعين يعني زور نكره وما مصا ميوجوج لي أما هو بدين ورا بس عثمان كوري عفانك جندل ترين سرتاي جندلي لتاريخ إسلامي لعثمان كوري لفترة خلافة عثمان خوينا لفترة خلافة عثمان كوري عفان ودس بيك ورا بس بك هالشيء ما لا تكفير ذاك بيام خوش نية يستا هجوم كين سر هيج ينكو جري أوانية مناقشة أولانات كم تكوب بدك يمجوية أتوام مناقشتكم وبين تيمية كتابي ذو النورين عيك بيك يا مين رداوتو بارحال من بابتك هزاران كتاب رسل الموضوع بارحال أرزكم من ألم فترة عثمان نالم عثمان خوي عالمي إسلامي بلو شو دروات لدواي يورسني أم خطابانا لإستادا بخنوي توبو أم فكري إسلامية عالمي إسلامي بلو شو دروات ما وصلت الناس صراحة من إيمانا بحتمية تاريخنية إسلام يسود وأنقصانا بلا منه قال تجارية تاريخ حتميتي تاني أو بس حتميتي تاريخك كساني ديكتاتوري توتاليتاري كواتل لا دواء دينا بيبقى كنا مزقوتا كان أمشوا لا جرينجاي بلا هتلر حتميتي تاريخي أبو موسوليني هيتي كومونيزم الإسلام كان شان يقدق شيء أو كليرا رؤية شيء أو صراعية شيء أتواني صراعك بجواني بري وبرين دين أجر إما تواني من كومال كان من بروكرانو وبرين دين لشون يخوادانين دنيا لشون يخوادانين يعني يبي دين للدنيا إسا دين ودنيا تيكل يكرا لا تواني جاي كيتو ما مصر بس أبي جاكري أوي وأزاني الدين جاء كاتو لدنيا خيال بلاو بس أبي جاكري أبي مؤسسات جاكري زور باشا والله ما أو قصيدة بيتكم ما ومنا ما والدين أبي للدنيا جاكري توا كاري إيوا لمزقوتا كان نك تداخل كده لحياتي إنسان بله طبعا او كسر زاني او بنواتي بكورتي او الا الدين تيبقى ازاني الدين همولا انا كان جاني تيايا هر لاني اخلاق وسكوت تعامل كن لقال خلق وتعامل بيوندي مروف لقال مروفا لقال خوا لقال خدي خويا لقال خزم دورو برو كسكاره كانيا اما انا اشتكن تو بلاي والله او بس لما زقوت او اشتكي بيقومان غلط بس حزكم والله او تبدا واحد موضوعنا بكورتي كادنا ما زان بلا زانا كان مسألة بجوريك تقييم حديثي ضعيف وموضوعين جاكر دوت لي حتى استا بكمبيوتر دانا ونان توانيو بود دقه بكن يعني تصور زور باشا ما مصاچ ما هو نما ضل نيابه ما هو نما هیوادارم ئێوە بڕیاردن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس